جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. تاڵانکردنی کەلوپە لە مێژوویەکانی موزەخانەیە بیگلەربەیگی لە کرماشان، دامەزراندنی لەقی تایبەت بە دژبەرانی حەجابی ئەجباری لە دادگای سنا، ناڕزایەتی گەنجانی بێکاری شوش لە بەردەم شێرکەتی حەوتەپە، ئێدامەی سەرکوتی کۆمەڵگا پاش مەرگی ئیبراهیم ڕەئیسی و خۆپیشاندانی دژبەرانی نێتانیاهو لە ئیسرائیل و چەند وڵاتی دیکە. درێژەی هەواڵەکان. تاڵانکردنی کەلوپە لە مێژوویەکانی موزەخانەی بیگلەربەیگی لە کرماشان. بەپێ هەواڵی گەیش و 600 کەرەستەی مێژوویی تەکیەی بیگلەربەیگی کە لە سەردەمی حکوومەتەکانی زەندیە و قاجاڕیە دروستکراوە و موزەخانەیەک لەخۆ دەگرێت لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە تاڵان کراوە. تەکیەی بیگلەربەیگی بە پانتایی 4000 متری چوارگۆشە لە گەڕەکی فێزاوەی کرماشان هەڵکەوتووە و لەلایەن عەبدوڵڵا خانی فەڕاژباشی ناسراوە بە بیگلەربەیگی لە ساڵی 1271 هەتاوی دروستکراوە. سازکردنی ئەو بینایە 6 ساڵ درێژە کێشاوە و لە ساڵی 1350 هەتاوی کراوەتەوە. ئەو بینا مێژوویە پڕە لە جوانکاری گەجبڕی و ئاوێنەکاری و ساڵانە بە سەدان گەشتیار سەردانی ئەو بینایە و موزەخانەکەی دەکات. موزەخانەی ئەو بینایە کە تەنیا 2000 متری چوارگۆشەی لێماوەتەوە، هەزاران کەرەستەی مێژوویی، کتێب و دەستنووسی خەتی لەخۆ دەگرێت، بەڵام لەم دوایەنەدا لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە تاڵان کراوە. دامەزراندنی لەقی تایبەت بە دژبەرانی حەجابی ئەجباری لە دادگای سنا. سەید حسین حسینی سەرۆکی دادگۆستەری کوردستان ڕۆژی شەمە 5 جەوزەردان ڕاگەیاند بە مەبەستی بە دوواداچوون بۆ پەروەندەی ئەو کەسانەی پەیوەندیان بە تووڕدانی حەجابی ئەجباریەوە هەیە لەقێکی تایبەت لە دادگای ئینقلابی سنا کراوەتەوە. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی دژبەرانی حەجابی ئەجباری 3 گروپن، گروپێکیان لە ڕووی نەزانی ئەو تاوانە ئەنجام دەدەن و تەنیا هۆشداریان پێدەدرێت، بەڵام لەگەڵ ئەو کەسانێک کە دەیانەوێت بێحەجابی وەکو کولتورێک لە کۆمەڵگا پەرەپێ بدەن بەپێ یاسا هەڵسوکۆت دەکرێت. هەروەها ئەو کەسانەی بە شوێن پلان بۆدا ڕێژراو کار دەکەن سزای قورس دەدرێن. هەڕەشەیە بەردەوامی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە حەڵێکدایەکە ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی کوردستان و ئێران بۆ ئێرانە درێژە بە خەباتیان دژ بە حەجابی ئەجباریە دەن و کۆڵیان نەداوە. دەست بەسەرکردنی 2 هاوڵاتی لە شارەکانی مەریوان و بۆکان. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 2-3 جۆزەردان 2 هاوڵاتی بەناوەکانی ئیبراهیم خۆیشکار خەڵکی مەریوان و ئەشکان ئیسماعیل نەژاد خەڵکی بۆکان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردانی 1403 ئیبراهیم خۆیشکار خەڵکی گوندی دڵی سەر بە شاری سۆڵاوە و دانیشتووی شاری مەریوان لەلایەن نێزارە ئیسلاحاتەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکراوە. هەروەها ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان گەنجێکی خەڵکی گوندی قاجری سەر بە شاری بۆکان بە ناوی ئەشکان ئیسماعیل نەژاد بە بیانووی دەربڕینی خۆشی پاژمەرگی ئیبراهیم ڕەئیسی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. پشتڕاستکردنەوەی حکمی زیندان و زەوتکردنی دارایی ماشەڵڵا کەرەمی. عەلی شەریفزادە پارێزەری ماشەڵڵا کەرەمی باوکی نەمر محەممەد مەهدی کەرەمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا ڕۆژی شەممە 5 جۆزەردان ڕاگەیاند حکمی 6 ساڵ زیندان و زەوتکردنی دارایی ئەو باوکە دادخوازە لەلایەن دادگای پێداچوونەوەی ڕژیمەوە پشتڕاستکراوەتەوە. بە پێزانیاریەکان ماشەڵڵا کەرەمی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و چالاکی تەبلیغی دژ بە نیزام سەرجەم بە 6 ساڵ زیندانی تازیری و زەوتکردنی داراییە شەخسیەکانی مەحکوم کراوە. پێشتر پارێزەری ئەو باوکە دادخوازە ڕایگەیاندبوو کە لەسەر حکمی سەرەتایی دادگا سکاڵایان تۆمار کردووە، بەڵام ڕۆژی شەممە حکمی ماشەڵڵا کەرەمی بێکەم و زیاد پشتڕاست بووەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی عێراق.
ڕۆژی شەممە 5 جۆزەردانی 1403 کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی عێراق لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مایشەتی کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی عێراق خوازیاری پێدانی داخوازیە جووەخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێهێڵی هەژاری، دابینکردنی تەزمینی ئەمنیەتی پیشەیی و بیمەی تەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێدانی سەختی کار و ئیزافەکاری و ڕوونکردنەوەی چارەنووسی خانووەکانیان بوون. ناڕزایەتی گەنجانی بێکاری شوش لە بەردەم شێرکەتی حەوتەپە. ڕۆژی شەممە 5 جۆزەردان کۆمەڵێک لە گەنجانی بێکاری شوش لە بەردەم شێرکەتی نێشەکەری حەوتەپە کۆبوونەوە و خوازیاری دامەزراندن بوون. بە پێزانیاریەکان گەنجانی بێکاری شوش داوایان کردووە کاروباری شێرکەتی نێشەکەری حەوتەپە ڕۆنەق بدرێت و لاوانی سەرگەردان بە دوای کاری ئەو شارستانە لە بەشە جۆراوجۆرەکانی شێرکەت دابەمەزرێنن تاکو بتوانن یاریدەدەری بنەماڵەکانیان لۆ دۆخە خراپە ئابووریە بن. کۆبوونەوەی شۆفێرانی بار هەڵگر لە بەردەم پاڵاوگەی گازی عێراق. ڕۆژی شەممە 5 جۆزەردان شۆفێرانی بار هەڵگر دژ بە نەزانی پۆلۆمپی بارەکانیان لە بەردەم پاڵاوگەی گازی عێراق کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان ماوەی 4 ڕۆژە لە بەردەم پاڵاوگەی گازی عێراقمانیان گرتووە، بەڵام بەڕێوەبەرانی ئەو پاڵاوگەیە وێ ڕای نەبوونی پارکینگ لە پێدانی پۆلۆم بۆ تانکرەکانیان خۆ دەبوێرن. نەدانی پۆلۆم بە بارهەڵگرەکان لە حاڵێکدایەکە بەرپرسانی گۆمڕۆک فەرمانیان بە بەڕێوەبەرانی پاڵاوگە کردووە بە زۆر زووترین کات کاروباری شۆفێران جێبەجێ بکەن تاکو ڕووزاوێکی نەخوازرا و بەهۆی قەرەباڵغی بەردەم پاڵاوگە و نەبوونی پارکینگ ڕوو نەدات. گوشاری حراسەتی زانکۆی ئەلزەهرا بۆ خوێندکاران. بەپێی راپۆرتی شۆرای سنفی خوێندکارانی ئێران، بەرپرسانی حراسەتی زانکۆی ئەلزەهرا لە ڕۆژانی ڕابردوودا ڕێگەیان لە چوونەژورەوەی ئەو خوێندکارانە گرتووەکە لە جیاتی مەقنەعە شاڵیان بەکارهێناوە. هەڵسوکۆتی حراسەتی زانکۆ لە حاڵێکدایەکە خوێندکارانی بیانی زانکۆی ئەلزەهرا بە هەمان شاڵ سەردانی زانکۆ دەکەن و کەس ڕێگریان لێ ناکات. زانکۆی ئەلزەهرا زانکۆیەکی کچانەیە و گوشارەکانی حراست لە بنەڕەتەوە بێمانایە چونکە هیچ خوێندکارێکی کوڕی تیادا نیە و بەمبەستی ڕژیم تەنیا سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر خوێندکارانی ئێرانیە. ئەدامەی سەرکوتی کۆمەڵگا پاش مەرگی ئیبراهیم ڕەیسی. لە دوو ڕۆژی ڕابردوودا چەندین شارۆمەند لە شارە جیاجیەکانی ئێران و دەیان پەیجی ئینستاگرامی بە بیانووی کاردانەوەیان بەرامبەر بە مەرگی ئیبراهیم ڕەیسی دەست بەسەر و داخراون. تەنیا لە شاری فومەن 7 کەس بە بیانووی بێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی دەست بەسەرکراون و لە شارەکانی لاهیجان، یاسووج و مشکین شار 3 چالاکی مەدەنی بە هەمان بیانوو لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ڕەفێنراون. لە لایەکی دیکەوە 17 پەیجی ئینستاگرامی لە شارستانی ڕۆبات کەریم بە بیانووی بڵاوکردنی وێنە و بابەتی هەنجارشکێن بە فەرمانی دەزگای قەزایی داخراون. بەڕێوەچوونی جەلەسەی دادگاییکردنی 2 چالاکی مەدەنی لە تاران. ڕۆژی شەممە 5 جۆزەردان جەلەسەی بەدواداچوون بۆ دۆسیەی 2 چالاکی مەدەنی بە ناوەکانی ئایدین محەممەدی و سەعید مینایی لە لەقی 15 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵەواتی بەڕێوەچوو. بەپێی راپۆرتی نەوەندەکانی مافی مرۆڤ، ئایدین محەممەدی بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی، تەبلیغ دژی نیزام و بێڕێزی بە ڕێبەری تۆمەتبارکراوە و سەعید مینایی بە ئیجماع و تەبانی بەمبەستی تێکدانی ئەمنیەتی نێوخۆی و دەرەکی وڵات تۆمەتبار بووە. پێشتر جەلەسەی دادگاییکردنی چەند چالاکی دیکەی مەدەنی بە ناوەکانی مۆرتزا پەروین، تاهر نەقەوی، ئایدا سدێقی، فاتمە ئاتەشی، سوهەیلا ئەسخەری، سەعید جەماڵزادە، باقر حاجیزادە، کەماڵ نووری و عەبدوڵڵا واحدی لەو دادگایە بەڕێوەچوو بوو. دووە هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی نەتانیاهوو لە ئیسرائیل و چەند وڵاتی دیکە.
ڕۆژی شەممە 5 جۆزەردان دژبەرانی نێتانیاهو لە تەل‌ئاڤیڤ و چەند شاری ئەوروپای و ئەمریکا بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە درێژەکێشانی شەڕ و کوژرانی هەزاران کەس خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس ڕۆژی ڕابردوو تا درەنگانی شەو لەسەر شەقامەکانی تەل‌ئاڤیڤ بوون و دروشمی نێتانیاهو قاتڵەیان بەرز کردەوە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. ناڕازیان داوایان کرد بە زووترین کات ئاگربەس ڕابگەندرێت و دیلەکان ئازاد بکرێن. لەلایەکی دیکەوە لایەنگرانی فەلەستین لە بروکلینی نیویۆرک، پاریس و بەرلین دژبە ژینۆسایدی خەڵکی فەلەستین لە غەزە و کەرانەی باختەری کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. جێگەی ئاماژەیەەکە لە هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای جەبالیا 10 کەس کە زۆربەیان منداڵ بوون گیانیان نەدەستا و 36 کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود بن.